آخر صح حسابي خون أو بيش بينز بانك أو بينام دوزي ولا نيجي كمان معنا كريم معنا كي صح حسابي خون. زیاتر لە 20,000 کتێب و ناونیشانی جیاجیا لەم کتێبخانەیە بوونی هەیە. ئێرە کتێبخانە و ئەرشیفی ممتاز حەیدەریە وە خۆی دەڵێت کتێبم هەیە تەمەنی زیاتر لە 100 ساڵە. یەکەم کتێب ساڵی 55 فڕی و فڕی قەلفڕی جەنابی مەلای گەورە بە 20 پلسم کڕیوە. ئەو کتێبە محافظە کراوە لەو ساوە من ئەوەی توانیتم بە عشقەوە کتێب هەیە بە 3 ساڵ بەدەستم گەیشتووە. کتێب هەیە خۆی بە 50 دینار سویسریەوە بە 500 دینار سویسری بە پشتی ولاغی بۆم هاتیان. قاموسی عەمید برا پێشمەرگەی چێشتی نیشتیمانی شێرزاد ڕەنجەڕۆ ناوبانگتان بیستیە دەکەی بۆی کڕیم لە تارانەوە ئیشێ بوو دەکەی بە پشتی ولاغی بە پیاهینێک دایانیانە هەولێرە. محمد لە کوردستان کەس نیتە تەمەکرا تەوزیع نەکرا تەنها بۆ من هاتووە تەنها و تەنها دەستگای خاک چاپی کردیان دەکەمەشی لەلایەکی خێزانێتی. لە ساڵی 1970 کتێبێک با دیاری لا سەرۆک مامجەلال وەردەگرێتن و تا ئێستاش پاراستویەتی وە خۆی باز دەکات ڕۆژنامەی گەلاوێژیش یەکەم ڕۆژنامە بووە کە کاریگەری لەسەر بووە بۆتە خوێندنگا بۆی. 21 لە بەغدا لە ماڵی مامۆستا حەمزە پێشکەشی کردوم ئەو کتێبە لە زمانی بەعد شاردمەوە هەم کتێبەکە مەمنوع بوو هەم تەوقیعی مامجەلال مەمنوع بوو کە سەدام حوسێن گوتبی نابێ ئاوی لە زەی دەست لە بخواتەوە دەکەی بەبەستم یعنی ئێستا وچە ئەو کتێبەم چاپ کرد لەگەڵ شمدانە لە ئەرشیف ممتاز حەیدەرە. ممتاز حەیدەری تەمەنی 86 ساڵە و لەسەر ئەرچی خۆی ئەم کتێبخانەی دروست کردووە کە خەونی 50 ساڵ تەمەنی بووە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.